ئیستیخلاف واتە بریکاری خوای پەروەردگار لەسەر زەوی کە هەندێک کەس بە هەڵە تەرجمەی کردو بۆ کوردی وتوێتی جێنشین واتە خەلیفە واتە جێنشین بەڵام ئەوە بۆ خوای پەروەردگار نابێ بۆی دوورکەوینەوە لە تەجسیم پێویستە وشەی بریکاریەکەی بۆ بەکاربێنین کە هەروەها ئیمامی تەبەری ڕەحمەتی خوای لێبێ بەو شێوەیە تەفسیری کردو کە بریتیە لە بریکاری خوای پەروەردگار لەسەر زەوی. ئەمە کۆمەڵە دەرسێکە بێ بە پشتیوانی خوای گەورە بەڵام ئەمڕۆ ڕێڕەوەکەی وەرەگرین وەکو مەدخەلێک بۆ مەوزوعەکە بە پشتیوانی خوای پەروەردگار باس لەوە ئەکەین کە چۆن بریکاریەتی بریتیە لە سەلماندن و چەسپاندنی خوایەتی خوای پەروەردگار و سەلماندن و چەسپاندنی عەبدێتی مەخلوقات بە گشتی و ئینسان بە تایبەتی بۆ خوای پەروەردگار. بەڵام ئەمە لە چەندین لایەنەوە پێویستە ڕوون بکرێت.